ئەم کاتەوە و کاتێکتان باش بینەرانی بەڕێز من بەهێز حوسێنم لە پرسێکی نوێی بەهێز پێتان دەگەمەوە لە کۆمەلگا زیندۆکانی جیهاندا یان کۆمەلگا زیندۆکاندا ئەوەی کە دەبینرێت ئەوەیە کۆمەلگەکان پڕێتی لە پرسیارکردن لە گفتوگۆ لە تەرحی جیاواز، تەرحی فەلسەفی، ئاینی، سیاسی، جیاوازیە کۆمەڵایەتیەکان، هەموو ئەوانەی کە کۆمەلگە پێک دێنن لە هەموو ئاستەجیاکاندا. بەڵام ئەم جۆرە لە گفتوگۆ و تەرحانە بە جۆرێک لە جۆرەکان ئیدارەیەکی شارستانیانی وا دەدرێت کە بەریەکەوتن لە نێو کۆمەلگەکاندا ناهێنێتە ئاراواتە بەریەکەوتنی توند ناهێنێتە ئاراوە، ئەگەرچی بەریەکەوتنەکان بە نەتیجە دەبێتە هۆی پێشکەوتن، کرانەوەی عەقڵ، خزمەتی کۆمەڵایەتی زیاتر. لە کوردستانی ئێمەدا بەداخەوە کاتێک کە تەرحی جیاواز دێتە پێش یان بیر و بۆچوونی جیاواز دێتە پێش، بەرنامەی جیاواز دێتە پێش، بەریەکەوتنی سیاسی و ئایدۆلۆژی و فکری و کۆمەڵایەتی و هەموو ئەمانەکە دێتە ئاراوە، بەداخەوە بە جۆرێک لە جۆرەکان ئاشتی کۆمەڵایەتی دەخاتە مەترسی. چۆن بکرێت کە ئیدارەی هەموو ئەم ململانەیە فکری و ئایدۆلۆژی و سیاسیانە لە نێو هەرێمی کوردستاندا بکرێ بەبێ ئەوەی کە پێکدادانی توند ڕوو بدە و ئەبێ ئێمەش وەکو کۆمەلگەی کوردەواری کۆمەلگەیەکی زیندوی وابین کە پرسیار و تەرح و گفتوگۆی جدی لە نێو کۆمەلگەکەماندا هەبێت تاوەکو بتوانرێت ئەوەی کە لە ئێستادا هەیە شەن و کەو بکرێ و دوور بێت لە سڕینەوەی یەکتر، تەکفیرکردنی یەکتر، ناشرینکردن، ناوزڕاندن هەتاوەکو دوای. گفتوگۆ لەم بارەیەوە دەکەین. دوو میوانی بەڕێز لەگەڵمان بەشدارن. ئاوات محەممەد نووسەر زۆر بەخێربی، هەروەها خاتوو کنێر عەبدوڵڵا نووسەر بەڕێزشتان بەخێر بێن. با کاگاوات لە بەڕێستان و دەست پێ بکەین. مەرجە کۆمەڵگەیەکی زیندوو ئەم جۆرە لە بەریەکەوتنە فکری و سەقافی و ئایدی و سیاسی و نازان ئەوانی تێدا بێەوە پڕی بێت لە تەرحی جیاواز بەشێک لە پێکاتی کۆمەلگاکی زیندوو بێت تێڕوانین و پێشنیار و بیرکردنەوەی جیاواز تابێت بۆی گفتوگۆی جیاواز بێتە ئاراوە. بەڵامە بێمە لە چوارچێوەیەکە دەسەڵاتی سیاسی و دەسەڵاتی کە حکومڕانی و شوێناکە ڕێخستنێکی بۆ ئەم جۆرە کارانە کرده بێواتە یاسایەکە بێ بتوانێت لێ پێچینەوە لەو کەسانە بکە کە گفتوگۆ بە شێوازێک بەکارێن کە ئاسایش کۆمەڵایەتی کاتە بەرمەترسیەوە و لە ناو کۆمەلگا زیندوەکانە سەیریکە شت نییە قابلی پێشکەشکردنێت وەک فەڕەنسیەکان ئەڵێن لە فەڕەنسا کەلیمێکی ڕستێکی زۆر جوانە ئەڵێ تەنها کوشەی قەدەغەیە. ئەمە دوزینەتی کۆمەلگا پیشانەیە. بەڵام کە کاتێک لە کۆمەلگا دەسەڵاتی سیاسی لە شوێنێکە خۆی بە نابەرپرسیارە زانێت لە دوور خۆی دوورە خاتۆ لەو مەسەلەن ئەم جۆرە پێکدادانەی دروستە بێ کە لای ئێمەیە کاتە زیینەتی کۆمەلگا تۆ توانی لێ پیاوانێکەکەی چەندێک دەتوانی گفتوگۆی جدی تیابێ و چەندێک بەریەکەوتنەکان لە ئاستێکی زۆر کەمە هەبێت و تەنانەت کەسەکان بتوانن جۆرێک لە پێکەوە ژیان لەگەڵ یەکتریا دروستکەن. ئەگەر کۆمەلگەیەک ئەم جۆرە لە بەریەکەوتنانی تیانە بوو واتە هەر یەک هاوتەری لەگەڵ ئەوی تر دەڕۆی، ئەم کۆمەلگەیە دواتر دەتوانێت کۆمەلگەیەکی بەرهەمهێن بێ بەستی بەرهەمێنانی عەقڵی و فەلسەفی و هەتا دوای. هیچ کۆمەلگایەک نییە مەسەڵەن جیاوازی بیرکردنەوەی تیان نەبێت و جۆرێ لە ململانەیە نەبێت لە ناو کۆمەلگاکە کۆمەلگاکی بەرهەمهێن بێ چکە ئەسڵان خودی ململانێ و خودی هەنێ جار بەریەکەوتن ئەبێتە هۆکارێک بۆ بەرهەمهێنانی کایەی نوێ حتا لەو ڕۆژەوە ئەو کۆمەلگانەی بەردەوام خەریکی گۆڕانکارین لە ناو خۆیانە بەردەوام ئەو تێزانی کە هەیەە دەستکاریەکەن و گۆڕانکاری تیا دروستەکەن و ململانەکان نەگاتە ئاسی هەنێ جار نزیکە بێتەوە لە بەریەکەوتن بەس نابێتە بەریەکەوتن. ئەم کۆمەلگا ناتوانێت بەرهەمی شتی نوێ بهێنێتە کایەوە. بەڵام ئەم کۆمەلگانەیەک لە سیفەتەکانیانەوە ترس دروست ناکەن بۆ سەر یەکتری، نابنە هۆکارێک کە هەڕەشەیەکی جدی بن بۆ سەر یەکتری وەکەوەی هەندێک جار لای ئێمە ڕوویە. بۆیە بوونی بیرۆڕای جیاواز و بوونی جۆرە گفتوگۆیەک و بوونی ئەم جۆرە لە حاڵتان حاڵتێکی نۆرماڵە ئەگەر لە چوارچێوەیەکی دیاریکراوە. بۆ نمونە دەوڵەت توانی بێتی بە یاسا ئەم کارانەی ڕێخواتە ئازادی فراهەم کردبێ پێی پێوەرە نێودەوڵەتەکان کە بۆ ئازادی ڕادەربڕین هەیە. بەڵام کاتێک جۆرێک لە فەزایەکی
نەوعەن ئەوەی کە پێڵن فەوزا لەو شوێنە دروستە بێ ئەمە تۆزێک ململانەکان بەرەو حاڵتشی ترە بگەژیە بعد لە جاتێ بەرەو جۆرێک لە داهێنانی بەرێ سەیری کۆمەلگات بەرهەمهێنەکان کە دایم ململانێ هەیە لەسەر ئەوەی چێ ئەتوانێت شتی باشتر پێشکەشکا و چێتوانێت ژیان بەرەو باشتر بەرێ و چۆن بتوانێت هەم خزمەت گوزاریەکان و هەم ئاستی ئینسانی بوونی ئینسانیش بەرەو پێش بەرێ ئەلێرەوە مەسەلەن جیاوازی لە نێوان کۆمەلگایکی ئینسانی و کۆمەلگام جۆرە کۆمەلگایە ناتوانانی ئەگەر ئەمەلات با بسمەلای کنەرخان زۆر بەخێربی ینی کۆمەلگەی ئەمە کۆمەلگەیەکی فرعینە فرعیدایە فراحیزبە خاوەنی ڕێباز و مەدرسەی جای هوەری ئەدەبی هەموو ئەم جۆرەشتانەیە پێ دوایە دەبێ ئیدارەدانێکی شارستانیانەی ئەم جۆرە لە ڕەخنەگرتن لە پرسیارکردن لە تەرەحکردن هەبێ لە ناو کۆمەلگا ئەگەرنا هەر ئاوەها وەکو کاگاواد و تێگەر لێ بگەڕێت و گۆڕەپانەکە چۆڵکی ڕەنگە بەریەکەوتنی تونند گرژی تون بێتە ئاراوە. بە بڕای من زیندوێتی هەر کۆمەلگەیەک بە جیاوازیەکانیەوەیەتی ئیتر ئەو جیاوازیانە لە ڕووی ئاینیەوەیە لە ڕووی ئایدۆلۆژیەوە لە ڕووی ڕەگەزیەوە لە ڕووی جوگرافی و ژینگە و هەموو ئەو پێکاتانەیە کە سیمایە یا هێمایە بۆ ئەوەی لە ڕێگەیەوە لە ڕێگەی ئەو جۆرە سیستمێکەوە جۆرە پەیوەندیەکەوە جۆرە ئەستێکی ڕۆشنبیرۆ بتانی ئەم جیاوازیانە پێکەوە کرێبدەی و بتانی لە جینگە و لە فەزایەکی کۆمەلگەیەکە ناوزەندی بکەیت کە ناوی لە سەرەتاوە ناوی شارستانێتە تێنا لە قسەکانتە کەواتە بوونی ئەو ژینگەیە لە شۆ فراهم ئەبێت ئیدارەی شارستانێتی کە جەنابەت ئاماژە پێوە کرد ئەسڵی و بنەڕەتی و سەرچاوەکەی لەکۆ سەرچاوەگرێ ئەمە ئەسڵی بابەتەکەیە ئایا ئێمە لە کۆمەلگەی ئێمە سیستمێکی حکومڕانی وامان هەبووە تا ئێستا کە بتوانێ ئەو سیمانە یا ئەو جیاوازیانە پێکەوەگرێ بدات و قبولی یەکتری بکە بە بڕوای من ئیداری شارستانی پێیوەستە بە دوو خاڵی زۆر گرنگەوە یەک لەلایەک سیستمی حکومڕانی کە ئیدارەدانی بتوانێ ئەقلێتێک و فکرێک و فەلسەفەیەک لە ڕووی پەروەردەیەوە پیادە بکە کە بتوانێت ئەمانە پێکەوە لە چوارچێوەی ڕێز و پاراستنی کەرامەت و یەکتر قبولکردن جێگە بکاتەوە و لەلایەکەوە پێیوەستە بە عەقڵیەتی یا ئاستی هۆشیاری تاکەکان لەناو کۆمەڵگەیە. باشە جەنابەت باس لە مەسەلەی حکوومەت و دەوڵەتداری کردمە زۆر گرنگە ئاماژەی پێ بکرێت بێگومان ئەگەر تۆ لە هەرێمێک یا لە وڵاتێکا بژی سیستمە سیاسەکەت بۆ خۆی فرەیی نەبێ و جیاوازەکان قبول نەکە ئەوەی کە لە هەرێمی کوردستانە هەبوو یانی لەم ساڵانەی دوایی لێ دەربچێت هەمیشە بەریەکەوتنی توند لە جیاوازیە حکومڕانی و سیاسەکاندا لەسەرەوە بینراوە ڕەنگە ئەمە شۆڕ بێتەوە بخوارەوە بەڵام ئەوەی کە جەنابەت دەڵێ ئەگەر دەوڵەت بۆ خۆی خاوەنی فەلسەفەیەکی و ئایدایەکی پێشکەوتوو نەبێ بۆ خۆی فرەیی قبول نەکە لە کۆمەلگادا بێگومان پێکدادان بۆیە منوتم یەکێک لە کۆڵەکە سەرەکیەکان و بنەڕەتیەکان پێیوەستە بە سیستمی حکومڕانیەوە تا چەند باوەڕبوونی بەوە هەیە بەداخەوە زمانی زبر یەکتر شێواندن ناوزڕاندن یەکتر قبول نەکردن تەجاوزکردن بۆ سەر مافی ئەویتر ئەگەر لە ڕابردووە لە کاتی هەڵبژاردنەکانە لە کاتی بانگەشەکانی هەڵبژاردنە لە ڕووی سیاسیەوە زیاتر زابوو بەڵام ئێستا ئەتوانم بڵێم زۆر بە ئاشکرا بەداخەوە لە ناوەندی تۆڕە کۆمەڵایەتیەکانە بە شێوەیەکی ڕاشکاوانە و بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەو پێکدادان و ناوزڕاندن و تەشیرکردن و زمانی زبرە ئەبینی خەریکە ئەبێ بە کەلتور خەریکە ئەبێ بە کەلتور کە ئەمە گرفتێکی سەرەکیە لە کاتێکە لێرەشا دەسەڵاتێکت هەیە یاسات هەیە لە چوارچێوەیەکی دەسەڵات و سیستمێکە خۆی ڕێخستووە بەڵام سیرکەرە بێدەنگە لە ئاستی ئەو ناوزڕاندن و تەشیرکردنێ کە ئەشێ ئەو کەسە کە دەستپێکی ئەو ناوزڕاندنە بۆ هەر کەسێکی بەرامبەر ئەشێ سەر بەلایەنێکی دیاریکراوە بێ و دیلایەنێکی دیاریکراوی لە پشتەوە بێ بۆیە گرفتەکە لەوە سەرچاواگرێت کە ئایا سیستەمی حکومڕانی ئەو ڕێکە خۆشکردنە ئەو مەساحەی ناوزڕاندن و تەشیرکردنە بێکتی بێتەنگ ئەبێ لە ئاستیا و یاسا لەوێ بوونی هەیە لە چوارچەوەی یاسایەکە ئەگەر چی ڕەخراوە بەڵام ئیشی پێناکرێ ئەمە لەوێ خۆی لە خۆیان پرسیارەکە لێەوە دروست ئەبێ بۆیە بە بڕوای من زمانی زبرکەیشێکە لەیشێکە لە جۆرەکانی تونند و تیژی پەیوەستە بە کۆمەڵێک چەمکی دیاریکراوە بۆ سەر هەڵەیە نەبوونی یەکتر قبولکردن نەبوونی فەلسەفەی دیموکراسی و لێکتێکیشن و خۆشەویستی و بنەماکانی پێکەوە ژیان ئەمانە هەمووی بە بڕوای من لە کۆمەلگەی کوردیا تا ئێستا لە ئاستێکی قەیرانایە بوونی قەیران لە ئاستی تێگەشتنی هەریەکە لەو هونەرانە
لە هوەری قسەکردن لە هوەری جۆگرتن لەویتر لە هوەری لێکتێگەیشتن لەویتر لە هوەری ئەوەی کە من هەموو تۆشەی من بە جیاوازەکانی خۆمە قوڵ کە بەرامبەرەکەش بە جیاوازەکانی خۆیەوە بابوونی هەبێ بەڵام سیستمێک هەبێت سەقافەتێکی لێکتێگەشتن هەبێت لەم بەرنامەیەکە ئەمە بەرنامەیەکی استراتیژیەوە قسە بۆ داهاتوەکەین مەبەستەکە ئەوەیە مادەم لە کۆمەلگای ئێمەدا ئەم فرەیە هەیە و ڕەخنەگرتنیش هەیە وەک دەڵێن سوپاس بەخوا کۆمەلگەیەکی زیندوین فکر دەژوڵێ زمان لە گۆدایە جیاوازەکانە بینرێ ڕەخنەکان ئەخرێتە ڕوو تەرحی جیاواز هەیە دەبێت ئیدارە بکرێت کاگاوت قسەکە لە سەرما ئیدارەکە چۆن بکرێت سیستمی کوردستان سیستمی سیاسی هەرمی کوردستان دەڵێ سیستمی دیموکراسی دیموکراسیت هەر بریتی نییە لە ڕەخنەگرتن و ئەو کۆمەڵە پێناسێشی کەبوون بۆ دیموکراسی کە ئێستا گۆڕانی زۆر گەوری بەسرە هاتوو بەڵام ئەوەی باڵێن پۆست کلاسیکەکەی کە هاتبوو ئاراو ئەوە بوو کە دیموکراسیت بریتی نییە هەر لە ڕای زۆرینە بەڵکو دیفاعکردنە و یان زامنکردنە لە ڕای کەمینە لە کوردستانە ڕەخنە هەن بەڵام ڕەخنەی بەهێزەکان هەمیشە ئەوەی کە پێگەیشی بەهێزی هەیە ڕەخنەکانیان وەک کنێرخانوتی بە زمانێکی تون تەرحەکرێت بە زمانی نەفیکردنی بەرامبەر سڕینەوەی بەرامبەر ئیرهابکردنی بەرامبەر دەکرێت چۆن ڕێژی بخرێتەوە چۆن ئەمە ئیدارە بدرێت بە شێوازەکە لەگەڵ سیستمە دیموکراسیەکە بگونجێ من سەرەتا بەڕێ بچمە سەر مەسەلەی دیموکراسی و کۆمەلگای ئێمە و حاڵتانە ئێوە باس لە فرەی کرا کۆمەلگای ئێمە گەر لە ڕیفۆرمەوە سەریکەن فۆمەلگای چی فرەیە وەکو فۆرم بەڵام کێتە سەر نۆرمەکان سەرێکی زۆر لێگەچن بۆ کۆمەلگایمە کۆمەلگای شێکتاییە بیرکردنەوەمان سەرەکەین بیرکردنەوەمان لێکۆ نزیکە بە جیاوازەکانیشمانەوە ئەمە چەکە لەو هۆکارانەی کە مەسەڵەن مەسلەی فرەی نەبووتە مەسلەیەکی هەم سیستماتیک هەم بنەچەیەکی بەهێز لە ناو کۆمەلگایمە بۆی بتوانێت کار لەسەر ئەو فرەیە بکات و بەرجەستەی و فرێ بکات و هەمومان بتوانین بەرگری لەو جۆرە بیرکردنەوە ئایدیا بکەین کە خۆمانەمانە بیرکردنەوەی هەر هەمومان زۆر لەیەکەوە نزیکە بۆیە زۆر جار گرژین بەرامبەر بەیەکین هەستەکەن شتێکی جیازێکی بچووکمان هێمانە یەکتری قودەی بۆ ناو یەکتری ئەو مەسەلەی دیموکراسیش مەسەلەی دیموکراسی مەسەلەیەکە سەل بە خۆیمەوە دیموکراتی لەسەر ئاسی جیهان دەژێر پرسیارێکی گەورەیە ئایا چ جۆرە حکومڕانیە کاتوانێت چ دەسەڵاتێ بەرهەم بێنێ لە ئێستا زۆرە لە بیرمەندان بیر لەوەکەەوە چ سیستمێکی تر بۆکوبەدی لە بۆ دیموکراسی لەگەڵ ئەوەشا لە ناو کۆمەلگای کوریا دیموکراسی لە ناو ئێمە تەنها لێ خاڵات تا ئێستا بەرجەستە بۆ لە هیچ جمگەکانی تری پیشیانە دیموکراسی ناوێت تەنها سنۆقەکانی دەنگانە بۆ شێوازی کەی بینی واتە مەسەلەی دیموکراسی مەسەلەیەک نییە قبولکردنی یەکتر بێ دەسەڵاتی سیاسی ئاڵ و گۆڕی پێکرابێ بەڵکو جۆرێک لە میشاژێک بۆ ئەو حاڵەتیانەی کە هەیە کەواتاوی کە لێرا گوزارێ مەسەلەیەکی دیموکراسیانە نییە و دەسەڵاتی سیاسی بیری لەوە نەکردوێتەوە پەرە بە سیستمی دیموکراسی با بۆی بتوان یەکتری قبولکەین و تەداولی سڵتە لای ئێمەشی باشە جیاوازەکان جارجار دەرەکەون لێرە لەوێ جیاوازەکان تەنات تەرحەکان ئێستدام و بەریەکەوتن لە نێوانیاندا ڕوئەدات ئەمە لەوانە جارێ حاڵەت بێ بەڵام کە ئەبێت بە دیاردا واتە وەکو کۆمەلگەیشی زیندوی جانی جەنابەت باست لە کۆمەلگەی فڕانسی کرد دەبێ ڕێک بخرێ ئەجینە وەکەڵێ خوێن لەسەر جادەکان نەڕژن کاک بێزە سا بێچکە لەوەست تۆ سەری کۆمەلگا تۆتالیتاریەکان تا کۆمەلگا دیکتاتۆرێتەکە جیاوازی بەدی ئەەکەیت و جیاوز ململانێ شەیە لە ناو لەو کۆمەلگایانەیە نەک ئەوەی کە تۆ باس لە کۆمەلگاشی دیموکراسی بکەیت و بێچە لە مەرجەکانی کۆمەلگای دیموکراسی بێ ئەسەباستڵ نەبێت جیاوازی هەبێ وەم جیازانە بتوان و مارەسەیەکی ئازادانەی خوان کەن لەسەر ئاستی کۆمەڵاتی ئەجینا لە هیچ شوێنێکی دنیا نیە لە هەرە دەسەڵاتە دیکتاتۆر ستەمکارەکانە ئیلا کۆمەڵی کەسەن جیاواز بیرەکەنەوە باکووری کۆریا حال وەکتەوە کە لەسەر لە کاتی خۆی لەسەر باسا لە لای ئێمە ڕوویە ئەوە شتێکی ترە بەڵام ئینسان بە تەبیعەتی خۆی بەردەم بەردە و گۆڕانکاری بە دوای گۆڕانکاریوە ئەوێت جیاوازی دروستکە لەسەر ئاستی کۆمەڵاتی بەڵام کێشەکە لای ئێمە لە دەسەڵاتی سیاسیە لە وڵاتە کە تاکو ئێستا نەهاتووە ئەم مەسەلەی پێکدا ئەم مەسەلەی دایلۆگ دروستکردن و جۆرە لە گفتوگۆ جۆرە لەو حاڵتا بێت ڕێکی بخات لە ناو چوارچێوی یاسایی باش چۆنی ڕێک بخەیانی با پێشنیاز بکەین بۆ ئەوەی لە هەرێمی کوردستانە بۆ 10 ساڵی داهاتوو 5 ساڵی داهاتوو ینی ئاشتی کۆمەڵایەتیمان نەکەوێتە بەرمەترسی لەبەرەوەی
کاک ئاوات سەر بە فلانە ئاینە من سەر بە فلانە پارتم پێکدادان بە ڕوویەکدرا ڕوو بدا و خوێن بڕژ کاڵم ڕێکی نەخستووە لە ڕووی یاسایشەوە لێشی بێتەوە ئێمە یاسایەکی سزادانمان هەیە ئەگەڕێتەوە بە ساڵی 56 و تعدیلی 60 ینی ئەمەش خۆ بۆ خۆی کۆمەڵێ مادەی تیا ئەوەی کە ئێستا ڕوێ بە پێوە ئەمە تاوان دروست دەکات بەپی ئەو یاساش بێ مامەڵە لەگەڵ حاڵتەکەی چجای ئەوەی بێت کۆمەڵێک بنەما دابنەی بۆ ئەوەی کە پێکدادانی گرژی دروست دەکات و من نەتوانم تەشیر بە کە بە هیچ کەسێ بکەم تەنها لە ڕێ بیرڕاکی جیاوازیە شکڵێکی جیاوازیە لە ناو کۆمەلگایمە تەنها بیرڕاکانی نەکتری قبوڵاکەن ئەسڵ ئینسانەکان لە ڕووی شکڵیشەوە یەکتری قبوڵاکەن کۆمەڵە کەسێ لە ناو کۆمەلگا ئەسڵەن جێی نابێتەوە تاکو ئێستا ئەمانە کێشم چۆن نەتوانی جێگەجێگا بۆ ئەمانشکەیتەوە خۆ تەنها ئەو گفتوگووە تونگە نییە کە لە نێوان دوو ئایدۆلۆژێت چیان خۆی بە نوێنەری ئاسمان ئەزانێکیان خۆی بە نوێنەری زەوی ئەزانێت کێشەکە لە کۆی پرۆسەی کۆمەڵاتیە و لە کۆی پرۆسەی سیاسیە ینی حتا حیزبە سیاسەکان نەهاتون جیاوازیەکانی خۆیان بخەنە ڕوو تێسا بۆ نمونە لە حیزبێکی علمانی و حیزبێکی ئیسلامی لە ناو لەسەر گۆڕەبانەکە کە قساکەن زۆر لێکە و نزیکن قسەکردیان کە لە ئەسڵا بێ پێچەوانەکەی وابێرێک دواریەکان بەپی ئادەی خۆی بتوانێت مارەسی ئەو ژیانە بکە وەگەر بمانێت لە ئایندەیە ئەمە سەلانە چارسەرکەین پێویستمان بۆ کە جارێکی کە بین ئەم کارانە لە ناو چوارچێوی یاساییە ڕێخینەوە و ئەگەر بێت و یاسانش کەم و کورتی تابێ بێت کار لەسەرەوە بکەین کۆمەڵم شەریعی باش بێن ئەو کلێنانە پڕکەنەوە کە بۆ ئەو جۆرە لە ململانیت دروستەکە وەک چۆنێکی لە وڵاتانی پێشکەوتەکانە هەیە حاڵتانە بە یاسا ڕێکخراوە لای ئێمە جارشکە بە یاسا بتوانێتەوە ڕێبخینەوە باش ئەم یاسایانە چۆن بێ لە هەنێک شوێندا هەیە بەڵام چۆن وا ڕێک بخرێ کنێرخان کە ئیتر بۆ داهاتوو ئیداری ئەم ململانیانە بە شێوازیشی مەدەنی و شارستانیانە بکرێ ینی بۆ نمونە پشت بەبەستینەوە مافی هاوڵاتی بوون یەکسان بوون بەرامبەر بە یاسا دوورکەوتنەوە لە سڕینەوەی ئەوی تر بڵاوکردنەوەی کەراهێت چیتر چی بکرێ ئەمانە هەمووی بکرێ بە یاسایەک پێی بوترێ یاسای ئیدارەدانی ململانی شارستانی بۆ نمونە بە بڕای من چەند یاسا گرنگە لە کۆمەڵگەیە بۆ ڕێخستن و شێوازی ژیان و دوورکەوتنەوە لە فەوزا ئەوەندە جێبەجێکردنی گرنگە ئەوەندە ئەقڵ لە پشتی جێبەجێکردنی یاساکانەوە گرنگە بەڵام بە بەڕوای من تەنها ئەو ئیکتیفا ناکە بۆ ئەوەی ئەو کۆمەلگەی کە ئێمە ئەمانەوێ کۆمەلگەیەک بێ مرۆڤتیایە پارێزراو بێ کەرامەتی مرۆڤەکانتیایە پارێزراو بێ هاوڵاتی بوون بە مافی هاوڵاتی بوون بوونی هەبێت ڕێزگرتنی ئینسانەکان لەگە ئاستی یەکتریا بە قبولکردنی جیاوازەکانەوە لێکتێگەیشتن هەبێت بەقەدەر ئەمانە چەند گرنگن ئەوەندە لە بنیادی ئینسانەکانەوە گرنگە پێویستە کللتوری پەروەردە فەلسفەی پەروەردە ئێمە ئیشی لەسەر بکەین ئەوەیش بەڕاستی لە سەرەتای لەدایک بوون و لە سەرەتای بناغی سەرچاوی بەخشی ساوایانەوە دروست ئەبێ بە قۆناغا ڕۆبچێتە ناو ئەوەی کە دموکراسی وشەیەک نییە لە ناو وشەی دیموکراسیە چەندین و چەمکی جیاوازی لێ ئەکەوێتەوە وەکو هوەری مامەڵەکردن هوەری یەکتر قبولکردن هوەری خۆشەویستی هوەری پێکەوە ژیان هوەری هەموو ئەو هوەرانەی کە وا لە بەرامبەر ئەکات وشەکان ببێ بەڕەفتار و شێوازی ژیانیان مامەڵەی ڕۆژانیان پێ بکەن چۆن بتوانین ئەم چەمکانە ئەوە لە فەلسفەی پەروەردەوە ئەبێ بتوانین لە ڕنگدانەوەی لە مامەڵەکردن و هەڵسوکەوتی مرۆڤەکان لە نەزەریەوە بچێ ببێ بە بواری ئەمانە هەمووی بە عملی قسەکان بیر نەچێتەوە ینی جەناب زۆر جوانی بۆ چووی مناڵ لە قۆناغی سەرەتایە لە خوێندنی سەرەتایە کچ و کوڕجیاکەنەوە لە یەکتری دەڵێن نابێت بەیەکەوە بن دواتر ئەمە تەشەنەیەکە بۆ سیاسەکان ئەڵی فلانە کەس فەرمووەرە بۆ ئەو بەرنامەیەڵێ فلانە کەسی کورد کە هەمان هاوڵاتیە هەڵگری هەمان ڕەگەزنامە و شوناسی کوردستانیانێ ئەڵێ لەگەڵ دانانیشم چکە سەر بە فلانە حیزبە یان سەر بە فلانە ئاینە یان نەخێر ئەو ژنە من پیاوە ئەو فەلسفە پەروەردەیە کە ڕۆئەچێتە سەر خۆناغ بە خۆناغ ڕنگدانەوەی ئەبێ کە لە مناڵیەوە لە ناو سیستەمی پەروەردەیە کوڕێک لە کچێک جیا ئەکرێتەوە عقوبەی کوڕ بە کچ ئێرێ جیاوازی ڕەگەزی ئەبێ بە بەشێک لە کللتور و فکر و فەلسفەی ئەو دوو ڕەگەزە ئیتر ئەمە لەگەڵ یا گەورە ئەبێت و لەگەڵ یا قۆناغ بە خۆناغ ڕنگدانەوەی ئەبێت لەسەر ژیانی سیاسی لەسەر ژیانی کۆمەڵایەتی لەسەر ژیانی ئابووری من و تۆ تۆی
من و تۆ لەویا ئەبێ بە فەلسەفە و کللتوری پەروەدەی لە کاتێکە من و تۆ یەکێکین سەرکەوتنی من و تۆ بۆ ئەوەی کە خێزانێکی بچووکی بەختەوە دروست بکەین و دواتر خێزانە گەورە کۆمەڵگەیەکە بێتە ئاراوە ئەمە لەو عقلیەتە کللتور و فەلسەفە پەروەردەیە باگراوند دروست ئەکا کە لە سەرەتاوە منی جا کردوتەوە لە تۆ کە لە سەرەتاوە فەلسەفە یا هوەری دۆڕان و براوە لە بینی مرۆڤەکانە دروست ئەکا لە ژیانی کۆمەڵاتی و لە ژیانی سیاسیە لە سەرەتاوە ئەڵێ تۆ جیایت و ئەوی تر جیایە ئەم چەمکانە ئەبێ بەبێ بە شێوازی ژیان هەمیشە من لە نێوان هاوڕەکانمان شتێکە ئەڵێم بە جیاوازیەکانمانەوە جوانین کە کاتێتە سەر تەطبیقکردنی ئەم جوملەیە بەڕاستی قورسە قورساییەکەی لەوەیە کە ئێمە بەو فەلسەفە پەروەردەییە جیاوازی و یەکتر قبولکردنە گەورە نەبووین ویاسایەکیش نییە ڕێگری لێ با سزاد بە تەبیعەتی بەشەر لە هەموو شوێنێکە کام وڵاتەی ئەڵێ شارستانیەتە پێشکەوت و خوازە مەدەنیە ئەگەر یاساڕێکی نەخستە بێ ئەگەر سزادان بۆ کات پەیوەندیە مرۆیە چوارچیەوە خێزانەکان بگرێت تا دەرەوەی خێزان ڕێکی نەخستی بێ سزانە بێ سروشتی مرۆڤ وایە پێویستی بە مەودایەک و مەساحەیەکی فراوانی ئازادیە کە ئەڵێ بێسنوور بێکە ئەمە فەوزا لە نەتیجەیە دروست ئەکا بۆیە تێگەشتن لە چەمکی ئازادی تێگەشتن لە فەلسەفەی یەکتر قبولکردن خۆشەویستی پێکەوە ژیان ئەمانە بەڕاستی پێویستی بە تێگەشتن هەیە بۆ ئەوەی دیالۆگ دروست بکە ئێمە ئەڵین ڕخنا بەڵام ڕخنەوە هاتوۆتە سەر ئەوەی سەر کاتێک کە قسە ئەەکەین لە پەیوەندی کۆمەڵایەتەکانمان کە من تۆم قبول نەبێ وای لێ هاتووە ڕۆ ئەچمە ناو ئەگەڕێن بە دوای شتە شخصیەکان تا بۆ ئەوەی لە ڕێگە و لە ڕێگەی شتێکی شخصی و تانە و لێبم لە ڕێگەی شتێکی شخصیەوە کەرامەتی تۆ بڕوشێنم بە زمانێکی زبر بڵێم تۆ ئەمەی تۆ من ئەمەم ئەمە لە کاتێکە پێکەوە ژیان و ژیانێکی پڕ لە تەبایی و خۆشەویستی کە دەرەنجام داهێنان دروست دەکە و دەرەنجام پێشکەوتن و گەشەکردنەکان لە کۆمەلگایە بەخۆینێ لەم بناغەیەوە سەرچاوە ناگرێت باشە بەڵام ئەمە شێوازەوە سەرچاوە ناگرێت ئەم جۆرە وەکوتمان دیالۆگ و پرسیار و تەرح و ڕخنانە بگوازینەوە بۆ قۆناغیشی تر یاسا ڕۆڵی گەوری خۆی هەیە کاک ئاوات بە یاسا دەبێت ئەمە ئەوە بکات ینی بخاتە قاڵبەوە و لە چوارچێوی با چوارچێ بەمانە سانسۆرێکینە بە مانای ڕێخستنەوەی یعنی ناکرێت تەرح و ڕەخنە و پرسارێک بە ئاشکرا لە میدیاوە بکرێ یا لە منبەری ڕسمیەوە بکرێ لە سەکۆیشی فەرمیەوە بوترێ کاگاوت خاینە ئیتر کەس بەدایم قسە نەچێ و پێویست بە سەلماندنی ژنەکەوە ئەمەش ڕۆ بچێت و دادگایەک نەبێت لێ پرسیینەوەی لێ بکە نەخێر وەک باسم کرد پێشتر فلانە مامۆستای ئاینی نوێنەرایەتی ئاسمانەکە وەکو تۆ ئەڵەی هەموو قسەکانی ئەو دەوێت بە پیرۆز وەربژیرێت نەخێر شێڵتەرێک هەیە کۆمەڵێک کەسی پەناداوە هەموو کۆمەلگا بچووکە کاتەوە لەوەی کە ئەم شێڵتەرانە تەنها کاری لە شرۆشی بە خەڵک دەکەن نەخێڕ بڵێ جۆرە تەرحەکان دەبێت سەرەتا ڕێک بخرێ بۆ ئەوی دواتر ئیداری ململانەکانی پێ بکرێت بڵێ یەکێک لەو شتانە ئەمە قسە زۆر جار قسە لەسەر یەکتر قبولکردنەکەین دوای مەسەر مەسەلەیەکی تر لە چۆن لە کۆمەلگای کاتە داوای لە یەکتر قبولکردنەکە یەکەم شت کە بەرژێتەکە ئەوەیە کە ئەچینەوە بۆ تاکڕەهەندێکە ئەو ئینسانە تاکڕەهەندێ ئەو ئایدی تاکڕەهەندێکە لە ناو کۆمەلگا بوونی هەیە ئێمە یەکەم شەکە بەرمانەکەوێت لە بەرێکەوەی یەکسەر بەر سرودی ڕقیبەکەن کە بەتەنها بۆ قەومێکی دیاریکرا نووسراوە کە قسە ئەکری ئەڵێن ملەتی کورد ملەتێکی موسڵمانە کاکە ملەتی کورد ملەتێکی موسڵمان نێ بەتەنیا مەسیحیتە کاکەیتە سەردەشیتە بێدینیتە ئەنی لە کۆمەڵێک پێکاتی جیاواز پێگاتەوە تۆ چۆن یەیت ناسنامەی دینێکە سەپێنی بەسەر کۆمەلگایەکە کە یەکنیان ناسنامی تریتە سرودێکە سەپێنی بەسەر کۆمەلگایەکە کە قەومەتی تریتە کوردیتە تورکمانیتە عەرەبیتە ئاشوریتە ئەمانە هەر هەمووی یەکێکن لەو هۆکارانی کە ململانەکان لاوازەکات و خاتە چوارچێوەیەکی دیاریکراوە ئەمە یەکێ لە کێشە گەورەکانمان ئەبێت ئێمە دەستکاری ئەم جومگانە لەسەر دخاڵێکی تر کە لە تەرحەکانەکە تەرح و ڕەخنەکەت بە جۆرێک بێ کە یاسا ڕێکی خست بێت نەک ڕەخنەگرتن هەر ئەوە بێ و چی هات بەدەم تای بێڵێ ئێمە کۆمەڵێک پرانسیپمان هەیە کە
هەم ئازادی لەسەر بنیادەنرێ و هەم ڕێخستنەشی پێکرێ و پێوەرە نێودەوڵەتیانی کە هەیە بۆ مەسلەی مافی مرۆڤ و ڕێکەوتنامە نێودەوڵەتەکانی لە دنیا کە هەیە سەبارەت بە پاراستنی مافی هەموو ئینسانەکان ئێمە ئەسڵانێکێک لەو شتانی کە لەناو کۆمەلگای ئێمە کاری پێنەکراوە پێوەرە نێودەوڵەتیانە کە پێوەرگەلێکن زۆر ئینسانیانە تەعامل لەگەڵ شتەکان ئەکەن و نەهاتوون ئەم عێراق تەنها یەک ڕێکەوتنامە هەیە کەواژۆی لەسەر نەکردبێ لە کۆی نۆر ڕێکەوتنامەکە لە سەر هەشتیان کردوێتی بەڵام ئەم هەش ڕێکەوتنامە لە هیچ لێچە لە یاساکانی ڕەنگی کەمترینیان لە یاساکانی ڕەنگیاوەتەوە کەواتە ئێمە گەر بین بۆ پیۆرە نێودەوڵەتیانی کە بۆ مافەکانی ئینسان بۆ ئازادی بۆ یەکتر قبوڵکردن بۆ جێکردنەوەی هەموو ئەو پێکاتانەی لەو کۆمەلگایە لە ناوخۆمانە بین بەم پیۆرانە مامەڵەی لەگەڵ کە پێم وهاتوانین بە شێوازی شتەن دروست کۆمەلگای ئێمەش کۆمەلگایە کە بەرەوبەر و پێش بچێ بەڵام لەبەر ئەوەی ئەمە لەملانەیە وەکۆی لێ هاتووە بە تایبەتی دەسەڵاتی سیاسی لە ئێمە هەمیشە بە دوای ئەوەیە چۆن قەیرانێک دروستکە کە قەیرانی سەری کۆمەلگایەکەی بەردەوام لە ناو قەیرانە قەیران لە دوای قەیران لە دوای قەیران ئەمە ئەبێتە هۆی بەرهێمێنانی ئینسانی قەیراناوی ئەو ئینسانە بەردەوام بەدوای قەیرانێک کاگەڕێکە بتوانێت قەیرانی پێشتری پێچارە سەرکە و لەنا ئەم کێشەیە وا ئەکات ئینسانی بەت نتوانێت دروست بیرکاتەوە بیر لەو بکاتەوە چۆن بتوانێت کۆمەلگایەکی دروست پێکەوێ کۆمەلگایە کە بەرامبەرەکەی قبول کات بە سنگێکی فراوانە بتوانێت یەکتری قبولکە بێدینێک دیندارێک قبول کات قەومیەک بتوانێت سوسیالیستێک قبول کات لە ناو کۆمەلگای ئێمەشتا ململانێ لەسەرەوە ئاستا وای کردووە نەمانتوانیوە بچووکترین هەنگا هەڵبێنین بەرەو حاڵتە ئەم پێوەرە نێودەوڵەت من دیسانە باسی ینی تەرحم کرد لە کۆمەلگای ئێمەدا جۆرەها تەرحەیە تەرحێکێ ئەڵێ بۆ چارەسەرکردنی بێکاری پێویستە بۆ نمونە ڕێگا بکرێتەوە گەنجەکانمان لێرە وچن بۆ وڵاتانی تر لەوێکە بازاڕی کارکردن زۆرە ئەم ئیدی عاملانی ئێمە بچن لەوێ و لەوێ شەو پارە بێنەوە بۆ ئەم وڵاتە ئەمە ئیشەکە لە تەرحەکانی شیتر پێوایان نەخێر دەبێ هەموو قەومە جیاوازەکانی تر لەم وڵاتە ئەوەی کە کاری هەیە لی بسەنێتەوە دەری بکەیت و گەنجی خۆت بێنیتە سەرکار یەکێک بۆ چارەسەرکردنی مەسەلە کۆمەڵایەتەکان لە قەیرەی و نازانیم درەنگ شو کردوانە باس لەوە دەکەن با پیاوی بیکە بە چوارژن ئیشی تر پێی وایە کە لە ژنێک زیاتر دەبێت قسا عقوبە لە سزا لەسەری بدرێ مەبەستەکەوەی ئەم جۆرە تەرحانە هەر یەک بە شێوازی خۆی ئیکا بەڵام شێوازەکە چۆن بێ نابێ ئیتارێکی قانونی هەبێت چوارچێوەیەکی یاسایی هەبێ ئەم تەرحانە نابێت لەو چوارچێوە یاسیانە دەرچین ئەمە کێشە گەورەکەی لە ناو کۆمەلگای ئێمە چوارچێوەیەکی یاساییمانە بۆ قسەکردانە بۆیە ئەم هەر کەسەمان نەتوانێت بە ئارەزوی خۆی چی بێڵێ بە تایبەتی ئەوانشی کە بێت هەوەی پێشێلکاری سامن بیلفعل ئەوەی جەناب باسەکە لەسەر مەسەلەی کرێکاری هەچی کرێکاری بیانێ لە وڵاتە دەری من خۆم لە فەیسبوک خوێنمەتەوە کە ئەمە بۆ خۆی یەکێکە ئەو پەڕی ڕاستیە بەرامبەر بە ئینسانێک هاتووەتە ئێرە کارێکە ئەمە ئەو پەڕی ڕاستیزمە بۆ تۆ یەیت حەق بە خۆتی هەرچی بێت جگە لە قەومی کورد کە نازەکانی شتی وایان نەکردووە ئەیکەیتە دەرەوەی خۆت کەچی قوت جگەشە بێتەوە حاڵەتە لە ناو کۆمەلگایە بۆ لەبەرەوەی هیچ دەستگایشی لێپرسینەوەمان نییە کە بێت لێپرسین لەم حاڵتانە بکە ئێمە دەستگای بۆ معلوماتی جەنابەت زۆر داوای لێبوردنەکەم ئەمە ئەڵێم بەڵام ڕاستی شەبێ بووترێت داواکاری گشتی لە وڵاتی ئمە زۆر غایبە ئێمە لە باسویستم سەر ئەو خاڵە کە تۆڵی کرێکارەبیانەکان لێ دەکە ئەوە دژی یاسایەکە کە لە چوارچێوەی یاسایی وەبەرهێنان لە کوردستانە یاسای بۆ دەرچۆ کە تەشجیعی کۆمپانیەکانە کات دێنێرە بۆی وەبەرهێنان بکەن لە سەدا ئەوەی یەکێک لە دەستگاستیارەکان کە ئەتوانێت چێڕێ ئەم مەسەلانە ڕێخە داواکاری گشتیە لە لای ئێمە بەڵام تاکو ئێستا نەیتوانیەوە لە مەسەلە ئاساییەکانە بە ئەرچی خۆی هەستێ ئەم دەستگایە ئیتر دەسەڵاتی سیاسی ڕێگرە خۆی دەستگایکی زەعیفە ئەندامەکانی لێ شەکەن بێریانتیانە کار لەسەر مەسەلێ بکەن و هەر چیەکە قانونەکە ڕێگە یاسای کاری داواکاری گشتی ڕێگە بەم حاڵەتانە هەر چیەکە کە ئەم ئەتوانێت ئەو جۆرە حاڵتانە بەڕێوەبەرێ هەڵنەساوە بەم کاری خۆی بۆیە ئەم جۆرە لە فەوزا لە ناو کۆمەلگای ئێمە دروست بووە هەچ کەسەستەکە حەقێتی قسە بکە
بەڵام قسەکەی بە چۆنەکوێت تۆشتی ئازاری کێیە ئەمە بەلای ئەوە گرنگجێکی ئەو تۆی نییە بۆیە مەسەڵەن هەموو قسەیەک لە ناو کۆمەلگای ئەمە جێ بێتەوە و تەنانە دەگەسەی درێژە بەم نقاشە باشە درێژە بەم نقاشە من باشە مش قسە لەسەر ئەوەکەم یعنی ناکرێت تۆ بۆ ئەوەی شتێکی حەق بڵێ پێشێلی حەقی زۆری نەبکەی یا حەقێکی بەرامبەرەکە بکەی بە ئاشکرا خەڵکەکرێ بە دایناسۆر ئەکرێ بە لەشفرۆش ئەکرێ بە دیوس ئەکرێ بە ڤایرۆسی کۆرۆنا ئەکرێ بە ئەنواع ئەشکال شت لە پاڵیشە کەلیمەیەکی حەق هەیە کە یوراد بها الباطل بەڵام ئەم جۆرە ئینانە هەیە پێشێلکردنی مافی خەڵکی تر هەیە یاسایەک نییە لێی پرسێتەوە ئەسڵی پرسیارە جەوهرێکە ئەمەیە بۆ بە بڕوای من یاسا هەیە بە بڕوای من داواکاری گشتی هەیە بە بڕوای من ئەگەر لە ڕووی قوارەوە سەیری بکەی حکوومەتین دەسەڵاتمان هەیە سیستمی هەیە یاسایی هەیە داواکاری گشتی هەیە بەڵام بەڕاستی سەربەخۆنەبوونی هەر یەکە لەم دەسەڵاتانە ئەوەیە گرفتی سەرەکی دروست کردووە ئەو کەسایەتیانە لەگەڵ ڕێزما زۆربەی زۆری ئەو لەو ناودام و دەستگایانە بە عقلێتێکی سربەخۆی پیشەیی خۆیان کار ناکەن بۆیە بێدەنن لە ئاستی هەموو ئەم فەوزایانی کە جەنابەت ئاماژەت پێکرد کابراایەکی یا لایەنێک یا کەسێک یەکێکی لە پشتەوەی لایەنێکی لە پشتەوەی بە ئارەزوی خۆی یەت تەشیر بەویتر ئەکا لەژێر ناونیشانی لایەنێکی سیاسی لە ڕێی بە پاڵپشتی ئایدۆلۆژیەکی تایبەت بە پاڵپشتی ئاینێکی دیاری کراو ئەمانە وای لێ کردو پرسیارێکی دروست کردووە ئایا دەسەڵات کە یاسا هەیە جێبەجێ بکا بۆ نیکە کەسایەتێک هەیە بە ئاشکرا وەکو ئەڵێ مەلەفەکەی دیارە ناوزڕاندنە تەشیرکردنە کە ئەمە عقوبەی یاسایی لەسرە بۆ دەسەڵات بێدەنگە لە ئاستیەوە بۆ ڕێخۆش ئەکا لە بەردەمی فۆزایەکی و شێواندنێکی و ئاشتەوایەکی کۆمەڵایەتی فۆزای دروست کردووە شتێک هەیە بڵین دەسەڵات جەنابەت دەتەوە ڕخنە داواکاری گشتی بگریت بۆ ناڵی داواکاری گشتی لەکوێ ئەوە شموت ئەخلەکان ماوتم داواکاری گشتی یاسا ئازاد و سەربەخۆنین وەزیری ئەوقاف چی بکە ئازاد و سەربەخۆنین بکە لە مەسەلەیە بێگومان هەر یەکە لە ئەستۆی یعنی هەر دەسەڵاتە بە پێی سنووری ئەرک و بەرپرسیارەتی بەرپرسیارەتەکە ئەکوێتە ئەستۆی ئەمە ئەگەر لەلایەن دەسەڵات و کاڵین دەسەڵات هەموو وەزارەتەکانی پەیوەندیدار بەوە ئەگرێتەوە داواکاری گشتی ئەگرێتەوە بە دیوێکی کێشا تاک خۆی هۆشیاری تاک وەکە بەرپەست دروستکە ڕێگری دروستکە فشار دروست بکە ئەمە یەکێکە لە گرفتەکانی کۆمەڵگەی ئێمە کە کۆدەنگنین لە ئاستی ئەو مامەڵەکردنەی ئەو ناوەڕەوایەتی و ئەو جیاوازیانی و ئەو پێشەلکاریی کە هەر کەسێک پێی هەڵەسێ ئەڵێ لە سنووری خۆم بێدەنگ بم ئەویش بەرامبەرەکە بە ئارەزوی خۆی تەعەدا ئەکا هێرشەکە خۆ سنووری منی نەپەزاندووە ئەمە یەکێکە لە گرفتەکان کەواتە هۆشیاری تاک بە بڕوای من یەکێکە لە کۆڵەکە سەرەکیەکانی کە معریفەی لە پشتەوە بێ شتێک باس کرا کە باسی ڕەخنەت کرد دوو جۆر ڕەخنە هەیە ڕەخنەیەک هەیە کە پێوتێ ڕەخنەیەکی بنیادنەرانە کە لە پشتیەوە ئاستێکی معریفی و زانین هەیە هەر کاتێک من ڕەخنەم گرت لە بەرامبەرەکە لە ڕوویەکی پشت ئەستور بوو بە معریفە بە زانین بە بنیادنات بە داهێنەرانە ئەو ڕەخنەیە ئەبێتە خۆی ئەوەی مای گۆڕانکاریەکی ڕیشەیی ئیجابی بەرژەوەندی گشتی لەخۆ بگرێ بۆ گەشەکردنی کۆمەڵگا بەڵام ڕەخنەیەک لە پێناوی ڕەخنەگرتن نابێ بەس بۆ تێکشکانی بەرامبەرەکەیە کە بەداخەو ئەمە زۆرینەیە لە ناو کۆمەڵگەی ئێمە ئەمە ڕاوایەتی و بگرە بووە بە کللتورێک دەستخۆشی لێکرێ ئەوەی کە یەت تەشیر بەویتر ئەکا ناوی تر ئەزڕێنێ ئەبێ بە شاشەی بەردەمی فەیسبووکەکان کە هەمووی ئەڵێ ئەمە بەتەڵی ساحەیە کە ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتەکان بەداخەوە ئەگەر ژن ئەگەر پیاوە ئەیبینین کە بووە بەواجیهە و هەمووشی سێرکەرە دەسەڵات ئەگەر تاک سێرکرد بێ ئەی دەسەڵات تۆ بۆ لەمەڕ ئەم فەوزا سیاسی کە لە ناو مجتەمەعی ئێمەیە بێتەنی ئایا ئەم بێتەنبوونە ئەوەیە کە قەیرانێک هەیە لە پاڵی قەیرانێکی کە دروست ئەەکەم وەکو ئاماژەی پێدرا بۆ ئەوی بیرچوونەوە و تیشک بخرێتە سەر شتێکی تر و ئەسڵی مەبەستەکە لێ دوورکەوێتەوە ئەمە پەیوەندی بە کۆمەڵی فاکتەر و کۆمەڵی چەمکەوە هەیە کە پێویستە هەم تاک ئیشی لەسەر بکات لە لای ئەستی خۆی و هەم دەسەڵات من لە ساڵی 2014 سەردانێکی ئەمریکام کرد لە یەکێک لە دانیشتەکانە بەڕاستی سەرسام بووم بۆ یەکەم جار ئەم بینی ئیدارەدانی ئاینە جیاوازەکان هەبوو
کە ئەمە ماگانە بووە بە بەرنمەیەکی خۆیان چۆن من بتوانم لەسەر ئاینی جیاوازی خۆم ئیتر هەموو وڵاتەکان و هەموو ئاینە جیاوازەکانی تیابوو من بتوانم ئاشنایەتی و قسە لەسەر ئاینەکەی خۆم بکەم تۆش گوێگرێکی باشبی تۆ بتوانی بە پێچەوانەوە من گوێگرێکی باش بم ئەمە لە فەلسەفەی هۆشیاری و یەکتر قبولکردنەوە یاساژێ پارێزێ پێگومانی یاسایی پارێزێت یاسا بێت کەفیلی ئەمە بێ لە وڵاتی ئێمەدا کاکەیەکان تاکو ئێستا تقوس و سروتی خوانە لێ ئەشارنەوە ناو کۆمەلگا یعنی بۆ بە ترسیان هەیە وە شەرم دەکا بڵێ من ئەوم ئێزدەکان بە هەمان شێوە لە ناوچەیەکی جوگرافی حەسڵ کراون ناتوانن لە مەزاتر بێتە ئاراوە تەلەڤیزیۆنێکمان نییە تایبەت بێ بە کوردی شیعە بۆ نمونە نیمانە کەناڵێکمان نییە تایبەت بێ بە مەسیحەکان لە کوردستانە بەڵام ئاینی تر سەردەستە و بارەزوی خۆی کەناڵی هەیە ئەمە یاسایە کە ئەمە کەفیلەکە وڵاتی شارستانیت ئەوەیە کە بتوانێت ئەم هەموو جیاوازیانە بەڕەگەزی بە ئاینی بە ئایدۆلۆژی بتوانێت لە باوەشی بگرێت و ڕێکی بخا لە چوارچەوەی یاسایەکە بڵێ من هەم تۆش هەی و بە جیاوازیەکانمەوەنەوە قبولکردنی جوانین و گەشە بە داهێنان و پێشکەوتنی کۆمەڵگەکەین ئەمە بۆ بە کللتور لەلایەن ئەمە بۆ بە ئەستێکی لە ڕێگەی ئەستێکی هۆشیاری تاکەکانەوە کە فەلسفەیەکی حکومڕانی دروست ڕێژکەی گرتووە ڕنگدانەوەی هەیە لە ئاستی خێزانەکانە لە تاکەکانە لە کۆمەلگەیە بۆ بە کللتوریان بە پێچەوانەی ئەم کللتورەوە بە بڕوای من لە حکومڕان و دەسەڵاتدارانی ڕۆژهەڵاتە ڕنگدانەوەی هەیە کە کاری لەسەر ناکرێت خۆ یاسا ڕێکی نەخستووە تاکەکان بۆ پەروەردە ناکرێن کللتور خۆی سا پەڕینەوە لەسەر هێڵی پەڕینەوە لە شقامەکاندا لە ئەوروپا بۆ بە کللتور یاسارێکی خستووە سەرەتا یاسا ئەمەنەوە بەرامبەریان ئێستا بۆ بە کللتور یاساژ نەبێت لێوە پەرەتەوە دووە قسەکانی خۆتمان بۆ بکات بەڵام چ جۆرە یاسایەکیش لە وڵاتە هەبێ بۆی کەفیلی ئەمە بکات یاسایە کەمینەیەک بینوسێتەوە و بیسەپێنێ دەبێت ئەمە یاسا ئیدارەدانی سراعاتی ناو کۆمەڵگەبەیان نەخر یاسایەک متفقون عەلەی لە چوارچێوەی مەبادیئی گشتیە هەمووی لەسەری ڕێک بکەوێەوە بەم جۆرە ئیدارەی ئەم سراعاتانە بکەین ناو کۆمەڵگەی ئێمە خوێنی لێ نەڕژێ پرتمان نەکا بەڕاست یەکێک لەو شتانە بەر لە بچمەسەرەوە ئەمە لە شتانێکە لە وڵاتدا لە جۆری حکومڕانی مەغای بەم چەمکی هاوڵاتی بوونە ئەوەی کە پێڵەن ستیسنشیپ لای ئەمە هیچ بوونێکی نییە ئەوەی هەمانە ڕایەت و سەردەستەیە ئەم چەمکە تەقلیدێت تا کوسەر لە ناو کۆمەلگای ئێمەیشەکە ئەمە شوا کات مەسەن تەنان و یاسایانشی دەرەچێت هەنە جار پێچەوانەی پێم ڕێکەوتن نامێنێت دەوڵەتەکان بێت کە بۆ کە یاساتۆ کە باز یاساکە ئەبێ لە بەرژەوەندی گشتی بێ و کاتێکیش دەرەچێ بێ بێ پێوەرانە بێ کە جیهانیان ڕێکەوتنی لەسەرە و بە بەشەکە لە ئازادی گشتەکانی سەر تاسەری بۆیان ئەگەر ئێمە بمانێ تەنانەت ئەوانەش ڕێخێنە بێت لەو چوارچێوە ڕێکی بخەین ئەگەر نا ئەر ئەو حاڵتەیە کە ئێستا هەیە ئێمە تاکو ئێستا بە مەبدەئی زۆرینە یا هێز شکە لەو حاڵتانە چێ هێزی لە دەسا ئەوە سەردەستا ئیتر کەمینێ زۆرینێ و مشکلەیەک نێگرنگەوەی هێزی هەیە ئەم حاڵەتە تاکو ئێستا لە ناو کۆمەڵگای ئێمە ئاساییدا و تاکۆم چەمکانە وردە کاڵ نەبێت ئێمە بتوانین دەسەڵاتی سیاسی جارێکم جار ئەو بتوانێت قبوڵی جیاوازی و قبوڵی تەداوی بکات و قبوڵی ئاڵوگۆڕی دەسەڵاتیشکە ئەمە لە ئەمانەی خوارتر کە زەحمەتە بتوان بکە و جۆرێک لە فەوزاش دروست کراوە ڕێخۆشکەریەک هەیە بەداخەوە کە توانین بڵێن لەلایەن دەسەڵاتی سیاسی و ڕێخۆشکەرێک هەیە بۆ ئەم جۆرە کەسانێک کە بتوان بە ئارەزوی خۆیان شەلم کوێرم ناپارێزم بە هەموو کەسێک بتەقێنەوە ئەمە وای کردووە مەسەڵەن حتا ئەو پیاوەران نێودەوڵەتیانەشی کە هەیە بۆ ئەوەی کە ئێمە ملزەمین ئیشی لەسەرکەین فرامۆشی بکەین و تەنها لە پێناوی ئەوەی کە بتوانین درێژە بە دەسەڵاتی سیاسی خراپ بێت. زۆر سپاس ئاوات محەممەد نووسەر هەروەها کنێر عەبدوڵڵا نووسەر سپاس بۆ بەشداریتان بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویستە هەفتەی داهاتوو لە پرسێکی تری بەهێز پێتان دەگەمەوە بمێن بە خێر و خۆشی و ماڵتانەوە.